إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. ذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. أفرمي جريج عابد خريك عبادتي خواب أمبياوة هرسان بنو إسرائيل وتيان كي أتواني جريج من بول الريدر بكا ئافرەتێکی زۆر جوان وتی من دەوتیان بزات چیمان بۆکەی چۆ لای جوڕیج چەندێ مەحاوەلەی لەگەڵا کرد چەندێ هەوڵیدا لەگەڵا ئیشی فاحیشە بکە دەری کردە دەرەوە ئینسانی ئیماندار ئاوایە دەرچووە دەرەوە شوانێکی بینی لەگەڵ شوانەکەیە ئیشی فاحیشەی کرد زگی پڕ بوو مناڵێکی بوو لە دوای ئەوەی کە مناڵەکەی بوو ناو بەنو ئیسرائیل بڵاوی کردەوە ئەم مناڵە مناڵی جوڕیجە پاشای ئەو وەختە ڕۆی نەگیان جوڕیج و خانەکەیان ڕووخانە بان سەریا خانێ قوڕەکەی و دەریان کرد و لێیاندا و بردیان بۆی بدەن لە ملی وتی چیەکەن وتیان بەتەماین بدەین لە ملت ئەو مناڵە منداڵی تووە دەوتی پێشەوەی بمکوژن با دوو ڕکعات نوێژ بکەم وتیان نوێژکە دوو ڕکعات نوێژی کرد و پاڕاوە ئەمجا هاتە لای مناڵەکە دەستی ناوە بانزگ مناڵەکە وتی باوکی تۆ کێیە مناڵەکە وتی باوکی من شوانەکەیە مناڵە هێشتا چەند ڕۆژێک لەدای بووە ئەو کاتە باوشیاندا لە جوڕیج و داوای تەنازولیان لێ کرد و داوای یارمەتی و وتیان خانەکەت بۆکەین لە ئاوتون وتی نە هەر لە قوڕەکەی خۆم بۆم بکەنەوە وتی باوکی من شوانەکەیە